دکتۆر نادر سعدون بوو ڕاوێژکار دامەزراندن و بەرەف پێشبرنا کاران ئەو وان دەرفەتان بڕێیا vê پەرتوکê ku nivîsarê wê bixweya bi navê Dolarman nivîsandiye belav kiriye bi tecrübeyên rastîn di xeberdestê me û dibêje me kadê çawa wan derfetên heyî genç bi taybet dê bigire kar bike û derbasî nava cîhana perew karan da bibe. Doktor Nadir nivîskarê vê pertûkê bixwe mêvanê me ye tu bixêr hatî doktor. Spas bû amadebûna we û spas bû vî berhemê pir zanyarî û ku pêwîst her kes bixwîne bi taybet kesên ku dixwazin hem xwe pêş bixin û hem karekî jî bi dest bixin eger ji sifrê jî dest pê bikin. Çawa wan derfetên heyî bigirin istîqlal bikin heta bigehne $1 milyon jî dawiyê de tenivîsandiye dikarî bibî bir milyonêr jî. بله زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەستپێکێ ئێمە هەندێکی باسی وەزعی هەریمی کوردستان بله باش بریارە جەنابێ سەرۆکوەزیران ئەوەی دامزراندنی کارمەندی کۆمپانیەکان لەو هەرێمی کوردستان دەبی 175 نافخۆ بیت پاش ئەو بریارە جێبەجێ بوو تا ئێستا حالیەن ئێستا کاتێ من باز دەکەم زیاتر لە 10,000 هەلی کار هەیە چاوەڕێ 10,000 کەسە ئەو هەلیکارانە وەربگرن ئەوە حکوومەت بە ئارکێخوا ڕابوو جێبەجێ کرد ئارکێخوا مایە ئارکێ هاوڵاتی ئەرکی خۆ جێبەجێ بگە چۆن دەبی بزانێت چۆن ئولکوێ ئەو دەرفەتانە بدۆزینەوە مشکیلا منی سەرەکی ئەوەیە گەنجمان زۆربەی گەنجمان نازانن چۆن ئولکوێ ئەو دەرفەتانە بدۆزینەوە طبعاً ئەوەش لەبەر ئەوەیە هەندێک ینی تشتن گرنگ هەنە هەوکارن گرنگ هەنە ئەوە بوونە ینی سەبەبی ئەو مشکلە یەکەم شت چییە؟ نەزانی ینی نەزانینی چۆن سیڤیەکی پرۆفشینال لە خۆ دروست بکەن کەواتە سیڤی بە دەست پێ بکەن ئۆستاز ئێمە ڕێکلامێکی بڵاو دەکەن باشە پێویستمان بە هەندێک کارمەند هەیە باوەڕ بک هەژمارێک لە سیڤیا لۆمە دێتن الهرێمی کوردستان لۆمە دێتن کەسن ئیماراتی لۆمە دێن عەفو مەسری لۆمە دنێرن سووری ئوردونی لوبنانی لۆمە دەنێرن زیاتر لە دانیشتنی خەڵکی هەولێر لۆمە دەنێرن ئەوە یەک دوو هەژمارێک تەلەفۆن بۆمە دێتن پرسیاری جۆبەکەی دەکات پۆزیشنەکەی دەکات باشە کاکە ئێمە پێویستمان بە سیڤیە یعنی هەر دەستگاک ئامادە نییە 15-20 تەلەفۆن وەربگرێت دەبی ئەتو سیڤی بنێرە ئەو کولتورمان نییە سیڤیەکی پرۆفشنال دروست بکەن بە ئیمێلی بنێرن نا ئێمە دووبارە و سێ بارە و چار جارە بە تەلەفۆنی پسپور و دەستگاهان ژینە و vê hişyarê bigihînin gencan bigihînin wan kesên ku bi vî awayî wan zêdetir zelal bikin ka çawa ez sîviyekê dirûst teqdîm bikim بالضبط لام ev pirtûkê de ji vê dest pê dike li sıfrewa kesekî hîçî nebe ne خبرەی هەبێ نەی شەهادەی هەبێ یان خبرەی هەبێ یان شەهادەی هەبێ لە ڕێگا ئەم پرتوکە دۆلارمان دەتانە لە سفرەوە سیڤیەکی پرۆفشینال دروست بکە بتانە پێشکەشی کۆمپانیە ناودەوڵەتی بکە سەبەبا دووەم چییە؟ نەزانینی وەڵامدانی هەندێک پرسیارێک گرنگ ناو چاوپێکەوتنە کار ئەو ڕۆچەکەیە ئەنتەرویو پاش سیڤیەکی چا دەگەن دەچن مقابلەی کاری نازانن چۆن وەڵام بدن وەڵامی پرسیاری چاوپێکەوتنی کار تایبەتن یعنی هەر پرسیارێک وەڵامێکی تایبەت هەیە دەبێت و بزانێت چوو وەڵامی بدە حتا ئەوەی HR یان مدیری شەریکە بەزەبەت ئەوە دوو سێ نەبوونی ئەزمون خبرەیان نییە لە ئەو پرتوکە ئێمە باز دەکەن چۆن سیڤیەکی پرۆفشینال دروست بکرێت چۆن مقابلەک چاوپێکەوتنێکی کار پرۆفشینال بەڕێو ببێ و نەجاحەتی بینە سێ چۆن ئەزمونە بۆ خۆت دروست بکە بێ بەرامبەر بە شێوەکی فری بە هەمیە بکەی بزەبت دەمێکێدا دەرفەت هەنە بەردەست و تو بکاری ببێ خوادان کارێکی خۆ ببیان موچەیەکی ئیشێکی یان ئیشێکی بۆ خۆ ئیشێکی سەر بەخوا پێش بمەسەر ئیشی سەر بەخوا دکتۆر ئەو دەرفەتین هەیە زیدەتە چ بواری دانەک و بەردەستن لە هەرێمی کوردستان مەقسەدە دەرفەتی ئەوەی نوکە لە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندەیە لە بواری ڕێستۆران فندق تەکنۆلۆژیا بواری تەندروستی بواری تیجارە عامە بازرگانی گشتی لە هەموو بوارێکی ئەمن ئیشم ڕاوشکاری ئابووریمە گەل شەریکات
زۆر شەریکات ئیمێل لەم دێن کاکە پێویستمان بە 10-20 کارمەندیە ئێمە ڕێکلامێکی بڵاو دەکەن مقابلات لەو خەڵکی چا دەکەن باوەڕ زۆربەی خەڵکی ئێمە دێن مقابلێ بێسیڤی بێ مەوعد بێ هیچ ئامادەکاری ئەتوینا وەربگرن هەندێک کەس باب و داک و برا و خۆشکی خۆل گەل خۆدینە ئەتو پێ دەرێ کاکە وەر دەرباسی مقابلێ بە بتەنێ هەموو کەس و خزمینا گەلوینا داخل مادە هەمی وەرن کار بالضبط ئەتو پرسیارێکی لێ دەکە بابی جواب دەدا کارەساتە باشە کارێن وهادا ئەگەر بینە سەر موچەنج ڕاوباستن کێمترین و زووترین موچە چەند گەلک هەنە دەبێژمانە موچەیەکی کێمەژی بەلکی ژێ ڕازی نەبیتن پاش دیراسی ئێمە پاش ئەزمونە 15 ساڵە ناو کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی ئیمارات و سعودیە معاش یان موچەی هەرێمی کوردستان کەرتی تایبەت باوەڕ بک زیاترە لە کەرتی گشتی ئەوە 100% بەداتا ئەو کەسێ ئەو قسانە دەکە باوەڕ بک حەز لێ نییە ئیشی بکاتن حەز لێ نییە مەسئولیەتی وەربگرێ دێن مەمۆستە تێن داوا ئیشەکی دکەن بە 4 ساعت و 5 ساعتی ئیشی کەرتی تایبەت 4 ساعت و 5 ساعت نییە دەبی بەدەلی خواردنی وەربگرن دەبی نازانم چی وەرب مەرجیان زۆر قورسە تەماشا دەکەن ئەو کەرتی تایبەت دەبی تعاملە حکومی گەلوانە بک کاکە دەبی ئیشی حکومی لە بیر بک دەبی ئیشی حکومی لە بیر بک دەبی ئیشی تایبەت ئەندەکرێنەمایی تایبەت هەر خولەکێکی پارەیەکی وەردەگری بالضبط پێدرێن ROI العائد على الاستثمار دەبی ئەمن چەندی معاش یان موچە دەدەم ئەو کەسە دەبی بەرامبەرینە 3 قات هەتا 10 قاتە لۆمە قازانجی بینە دکتۆر تەخواز بەحث شتێکی دی بکەیت یاکو لە کێلەکە دناو پارتوکێدا ژ بەحسیە لە کێلەکەوی کەس ئەو کەسی خۆدی کارەکە موچەیەکی ویە مەهانە هەیە کارێکی ویە سەربەخواژی لە کێلەک هەبە دکارە وێژی بکاتن و بوێ ڕێ دکارە بچە ناو جیهانەکە مازتر یا کارتە حتا دگەهە ملیونێریە قۆناغێن سەرکەفتیتر چاو دکارە وێ بکەن دەمەکێدا پرانیاین کو خوادی موچە من دەبێژە ئێدیما موچەیە من دیارە وێ سەری حتا وێ سەری و خلاص بوو دەست خۆش پرسیارێکی زۆر گرنگە مەمۆستا هەنگاوە یەکەم دەبی ئەتوو کارمەند بە ئیشێکی بۆ خۆ بدۆزینەوە خبرەیەکی مەزن گەورە لۆ خۆ دروست بکە لەگەل ئەو ئیشە دەبی ئەتوو فکر بکە ئیشێکی تایبەت دانێ لە بواری خۆت ئەتوو ئیشێکی دەکە ئەتوو کارمەندە لە شوێنێکی دەبیت ئیشێکی تایبەت لۆ خۆ دانێ کۆمپانیەک تایبەت عینەن ئەم بوارە بۆ ئەو خبرەی ئەتوو لێرە وەردەگرێت لێرە بەبەلاش لێرە ئیشی خۆی تایبەت بکاربین پاش ئەتوو گەهشت ئاستەکێ ئیشێتەنی تایبەت گەشت ئاستەکە قازانجێکی باش ئەتوو تەماشا دەکرد داهاتێ ئەو شەریکەیتەنی تایبەت زیاترە لە معاش دەتانێت بە ئەستیراحەت واز لە ئەو ئیشەی بینە تەرکیزێ خۆ 100% سەر ئیشی تایبەتدانی ئەو ئیشی تایبەت ئەگەر بە شێوەکی پرۆفشینال ئیش بکرد تێبگی ئاستەکێ لەوانێ 10 و 20 و 100 کارمەندێتە هەبێ پاش وێنە لە ئاستێ لۆکال دەرکەوێ بچە ئاستێ عالەمیەتی ناودەولیەتی زۆربەی ئەو مشکلێک مەنی دی هەیە زۆربەی کۆمپانیای کوردی زۆربەی وانە لۆکالە لەوانەیە 1-2 کۆمپانیمان هەبێ لەسەر ئاستی ناودەوڵەتی شۆل دەکەن بوونە براند فرانچایز ئەوەمان نییە ئێمە لە بەشی چارەم باسی ئەوەی دەکەن چۆن ئەتو صاحب کۆمپانیە ئیشت باشە تو پرفێکتە لە هەولێر لە کوردستان سەر ئاستی عراق ڕقەمیەکە بەڵام ئەوە کافی نییە دەبی ینی هەندێک تعلیمات و ڕێنەمایی هەنە چاوە داخلی ناو جیهانی باشە چاوە داخلی ناو جیهانێ ببین ئەvە بتنێ گوتنێن پێشخستنە پەرەپێدانە مرۆڤیە بیواریە یانژی بە فعلی تەجروبەنە و لەسەر ئەساسی تەجروبە بانگوتنان دەکەن و نویساندنەژی ئەم پرتوکە 100% ئەمن باسی تەجروبەی و ئەزمموی حەقیقی دکە باشە ئەمن کاتێ دەخواژی تەجروبێ منی شخصی هەنە ئەمن کاتێ من دەست بشۆل کرد ئەمن هیچم نەبوو لە 2013 دەستم پێ کرد ینی لە کاتێکی ئەمن لە ئیشێکی بدوا ئیشێکی دیگەریە چ ئیشە بە ئەمن ئامادە بووم ئیش بکەم بەڵام بە کار وماندی بوون 2018 ئەمن گەشتم ئاسەکێ چ کۆمپانیا جیهانی هەیە پێویستی منە پێویستی ڕاوێژکاریان منە بۆ ئەزوێنە پێش بخەم پرسیارە جەنابێتە ئەمێڤەگەرن مرۆڤ زۆر گرنگە ینی بەشێ ئەم پێدەری کارەمایی یان کوالیفیکیشن ئەو کەسی صاحبی ئیش زۆر گرنگە
دەبی یەکەم شت ڤژنێکی لۆ خۆدانێ ڕۆیاکی لۆ خۆدانێ پاش 5 ساڵە شەریکاوینا ئەویل چێ بێ دەبی پلانێکی بۆ خۆدانێ دەبی نیزام داخلیەکی لۆ خۆدانێ ئەگەر خوانەکە ئەو صاحب شەریکە نەما وانە پاش وینا جیلێ دووەم چاوەوەی شەریکێ برێ ببن ئەو کولتورە تا ئێستامان نییە یعنی کۆمپانیە مەشۆل دکن ji بۆ لۆکال تمام ئەو هەدفێ وانە مەزنە نابێ مەزنینە بەسەر سەر ئاستێکی مەحدودە سەر ئاستێکی لەوانێ سەر مستەوا کوردستان سنووردارە سەر مستەوا هەرێمی کوردستان و عێراق ئەزێ vê xalê jî bas bikim زۆر کەسێ منیویسان دیە ماوەی 5 ساڵاتە کارمەندێکی عادی بیان کەسێکی عادی بن هەرێمی کوردستان بژی دەشێت لە ماوەی 5 ساڵە بگی 1 ملیۆن دلار وانە بەحسی vê میلیۆنێ زۆر باشە گەهەیە داویا وێدا دکتۆر بۆ بۆرە داویا پارتوکەیدا پشتی وان هەمیان دکە ji CV سفرê dest pê dike گەهەیە ئەخیرێ نویساندیەک و بە ئێسانی دکاری ببی بە میلیۆنێر بجێبەجێکردنا وان هەمی ئەو پێنگاوێن پێشتر مە بەحثکردن ئەها بالضبط دەبی ئەوانە جێبەجێ بکە ئەو پێشی بالضبط ئەو CV دروست نویساندن بالضبط ئەتو ناتانم بچ ناو ئیشێکی ناودەوڵەتی یان کۆمپانیەکی تایبەت لۆ خۆدانێ بێ ئەتو چەند ساڵێکی کارمەند دەبیت خبرا وەربگرن سەر حسابی خەڵکێت و فێر بن باشە بەشی 1 ملیۆن دلار ئەمن باز دەکەم هەرێمی کوردستان دانیشتوی هەرێمی کوردستان هاوڵاتی هەرێمی کوردستان دەتانن ماوەیە 5 ساڵ هەتا 8 ساڵە بێژن ماکسیمۆم بگی ئاستی 1 ملیۆن دلار نمونەمان هەنا 1 و 200 باشە لە هەرێمی کوردستان هاوڵاتیکی مەسریە هاوڵاتیکی ئوردونیە یەکی لوبنانیە یەکی سووریە یەکی بەغدادیە هاتنە فێرە لە ماوەی 5 ساڵاتە گەشتن ئەو ئاستە معناوێنا چییە هاوڵاتی هەرێمی کوردستان و دەرفەتی زۆرترە ئیمکانیاتی زۆرترن تمام ئەو زۆربەی ئەمن باز دەکەم زمانی کوردی نازانن کولتورا کوردی نازانن قوانینی کوردی نازانن بەڵام هاتنە بە شێوەکی پرۆفشینالیش دکن بە شێوەکی جدی شۆل دکن ئەمن باسی جیف بیزۆس و ئەیلۆن ماسک و ئەوانە ناکەم ئەمن باسی وانە قەت ناگەم باسی تەجروبێ وانام نەکریان هەر یەک بای صاحبی بای نازانم 200-300 ملیاری هەیە ئەمن باسی ئەوانە ناکەم لەوانەیە خەڵک بێ مستحیلە ئەمن بگێم ئەوە ئاستی ئەمن باسی نمونێ هەرێمی کوردستان دەکەم و ئەمن یەک لەوانە بوو 2013 باشە ئەمن لە چێ بووم دەست پێکردون ناوەڵە نەل سفر لە ژێر سفری کەواتە کەس بەهێوی نەبیتن یەوێ پارتوکێژی بخوێنیتن ئەگەر بێ کورتی بکردداری چ بکەین مختصر بێ پەرتوکێ حتا ئەم گەهینە زۆر باشە ئەم پرتوکە لە 6 بەشی سەرەکی پێکهاتووە بەشی یەکەم چۆن ئیشێکی بۆخە بدۆزینەوە چۆن طبعا لە ڕێگا سیڤیەکی احتیرافی پرۆفشینال ڕێگا چاوپێکەوتنێکی کاری مەزبوطی درست چۆن خبرا و ئەزمونە بۆ خۆ درست بکە بەشێ دووەم چۆن ئەو کارەمایی ئەو کوالیفیکیشنی خۆ زیاد بکە دەبی فێری چی نوێ ببێ فێری مەسەلەی AI بەردەوام پێشخستنا بەردەوام دەبی ڕانەوەستە دەبی دائیمەن ئێمە لە مێشکێمە بە شەریکان نۆکیا چ سەرێوێنە هات نۆکیا ئەم موبایلاتە ئێستا نازانم چەند کەس لێرەیە وابزانم یەک موبایل نۆکیا پێ نییە وانە شەریکان نۆکیا یەکەم بوو لە بوارێ موبایلە زیرەک ئێستا لە چەیە نەمایە باشە ئەوە چ بوو گشت ئاستەکێ گۆ پێویست پێ نییە ئەوەی بکەن پێشخستن پێویست نییە ئێمە گەشتەنە ئاستەکێ کەسێک لە منافسینە ناتانە بگی ئاستێمە ئەوە کارەسات بوو بەشێ سیام ئێمە باز دەکەن چۆن لە سفرەوە بتانە ئیشێکی تایبەت لۆخەدانێ پاش وێنە چاوە ئەو ئیشە ترێک بخە چاوە ئەو ئیشە ببە ئیشێکی پرۆفشینال بەشێ پێنجەم چۆن ئەو ئیشێ لۆکال تحویلی یان بچە ئیشێکی ئەنتەرنەشنال ئیشێ خۆنی لۆکال بکە فرنچایز براند بەشێ شەشەم چۆن تبگی 1 ملیۆن دلار لۆ ئەو کەسی لە سفرەوە دەست پێکرد بەڵام لۆ ئەو کەسی پارەی هەیە و ئیمکانیاتی هەیە لەوانێ ئەو بەشی شەشەم ببە 1 ملیار دلار باشە gelek spas rawêşkarê damezrandin û pêşxistinakaran û nivîskar Dr. Nadir Saedun. Spas ba amade bûne. memnûn bo cenab te.